من سەرکردەی خۆمم من دەست پێشخەرم بۆ ئەوەی تەندروست بم دەبێت خواردنی تەندروست بخۆم. نبی چی بخۆین شیر؟ شیر. بۆچی؟ لەوەی شیر ئێسکمان بەقۆ دەکات، گەشەمان دەکات، جسممان بەقۆ دەکات. چکلێتی بخۆم یان خورما؟ خورما. بۆچی؟ لەبەرەوەی خورما تەندروستمان دەکات و لە شەمان بەهێز دەکات. هیچ شەکرێکیش تێدا نییە، بەڵام چوکلێت شەکرێکی تێدایە و زیانمان پێدەگەیەنێت. ڕۆژانە دوو جار ددانم بشۆم یاخود ددانم نەخۆم؟ ڕۆژانە 2 جار دەبیدان بشۆی واتە لە میکرۆبی دووبی. لە کاتی خۆیدا بخەوم یاخود درەنگ؟ لە کاتی خۆیدا. لەبەرچی؟ چونکە چالاکمان دەکاتن و تااقەتیشمان دێتەوە. وا دەکات چالاک دەبین لە قوتابخانە.